بازاری بنزین ئازادە لە کوردستان. هەموو بازرگانێک دەتوانی هەر کەمیەک کە پێویست بیتن بتوانی لە توانای داهبی بینیتن ڕێگای پێدراوە و لەلایەن حکوومەتیشەوە تەسیلاتی بۆ کراوە. بەڵام ئەو ڕێکارانەی کە پێویستە دەگرێتە بەر لەلایەن دەستگاکان وا بڵێن لە سنوورەوە تاکو دەگاتە ناوشار لە ڕووی پشکنین و جۆری بنزین و دانانی مەرج بۆ وا بڵێن ئەو کوالیتی کە دەهێنیتن بۆیە بنزین ئازادە. بەڵام ئەو گرانی و با بڵێن دابەزین و بەرزبوونەوەی کە بەخۆیەوە دەبینەوەش دەوەستێ لە عەرز و تەڵەب. لە ماوەی ڕابردوودا ئێمە لە شاری هەولێر گەشتیارێکی زۆر ڕووی لەناو با بڵێن لە شارەکەمان کرد، بۆیە احتیمالەوە هۆکارێک بیتن کە بە مەبلەغێکی کەم بنزینەکە بەرز بیتەوە. بەڵام مانای ئەوەی نییە کە ببیتە ئەزمەی بنزین یاخود هەر شتێکی لەو جۆرە، بۆیە بەردەوام ڕۆژانە بە هەزاران لتر بنزین دێبۆ ناو شاری هەولێر. هیچ بڕە بنزینێک نایەتە ناو بنزینخانەکان یاخود نایەتە ناو شارەکان ئەگەر بەپێی ئەو مەرجانە یاخود کوالیتیەکەی بەپێی ئەو مەرجانە نەبی کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکان دانراوە. بۆیە هەر بنزینێک لە هەر شوێنێک ئەگەر ئەو با بڵێن مواسفاتەی تێدا نەبیتن ئەوە ئیزراء لەگەڵ خاوەنەکەی یاخود لەگەڵ بنزینخانەکە دەکرێتن لە ڕێگای ئەو لیژنانەی کە ڕۆژانە بەردەوام پشکنین و گەڕان دەکەن. ڕێنمایی تایبەت هەیە بۆ مەبەستە هەر بنزینخانەیەکیش کە دادەخرێ بە پێی سەرپێچیەکەی ئیزراعەتی لەگەڵ دەکرێت.